ڕاگەیاندنی هاوبەشی حزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەڕ ئێران ڕاهی کاریگەر بە بایکۆتکردنی چالاکانە هەڵبژاردننی مهندسیکراوی حکوومەت کەین بە خاڵی لاوازی ڕژیم. دەنگی ئەمە ڕووخاندنی شۆڕژگەڕانەی حکوومەتی ئیسلامیە. بەکەوتنە خوارەوەی هەلیکۆپتەری ئیبراهیم ڕەیسی و شاندەکەی یاوەری، هەڵبژاردننی پێشوەختەی سەرۆکۆماری بۆ دیاریکردنی 14هەمین سەرۆکۆماری ڕژیم و پێشخزمەتی ڕێبەرەکەی لە 8 پوشپەڕ 1403دا بەڕێوە دەچێت. شۆڕای نیگەهبانی ژێر فەرمانی ڕێبەری ڕژیم لیستی کاندیدە خوازراوەکانی بازنەی بەرتەسکی دەسەڵاتی بۆ کێبڕکێ و شانۆی گاڵتەجاڕانەی هەڵبژاردن دیاری کردووە. ڕێخستنی کاندیدەکان بە جۆرێکە کە ویستی ڕێبەری ڕژیم بۆ دیاریکردنی پێشخزمەتێکی نوێ بە تەواوی بەدی بێنێت. هەروەها دانانی ڕێفۆرمخوازێکی بێزیانی حکوومەتی گوێڕایە وەستایشکاری ڕێبەریش بە ئامانجی بەشداری هەرچی زیاتری بەرەی ئیسلاحخواز و لایەنگرەکانیان ئەنجام دراوە کە بێئاکامیش نەبووە. کاردانەوەی ئەرێنی سەرجەم باڵە ناوخۆیەکانی ئۆپۆزیسیۆنی ناوبازنەی بەرتەسکی دەسەڵات دەری دەخات کە هەمویان ترسیان لە بەهێزبوونی جەماوەر هەیە و بە هەموو شێوەیەک هەوڵی هێشتنەوەی دۆزەخێک بە ناوی کۆماری ئیسلامیەدەن. خەڵک بە پێی ئەزمون بەو ڕاستیە گەیشتون کە ئومێدەوار بوون بە سندوقێکی دەنگدانی لە پێشدا مهندسیکراوی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی جگە لە درێژەی هەژاری و بێکاری و ڕۆژڕەشی هیچی تر نییە. لە ئاکامیە ماڵوگۆڕانەدا لە کەشی سیاسی کۆمەلگادا و لەسەر بەستێنی دەروونناسی جەماوەری خەڵک بۆ ڕێخستنی هەراهوریا و جەنجاڵی هەڵبژاردنی ڕژیم هیچ کاریگەریەکی ئەوتۆی نەبووە. کۆمەلگا هیچ گرنگیەکی بەم یاریە دووبارە و بێ ئاکامە نەداوە. تەنانەت کاردانەوەکان لەسەر ئاستی تۆڕە کۆمەڵایەتیەکانیش ئەوەندە کەم ڕەنگە کە بەرپرسانی حکوومەتی نیگەران کردو. واقعیە دەوەیە کە خەڵکی ئێران لە مێژە حکوومەتی ئیسلامی و سەرجەم باڵەکانی ناو ئەو ڕژیمەیان تێپەڕاندووە. ئەوان بیل لە سەردەمی دوای داڕمانی ئەم نظامە دۆزەخیە دەکەنەوە. سەردەمی دووجەمسەری درۆینە لە نێوان خراپ و خراپتردا کۆتایی هاتووە. خەڵک هەم ڕێفۆرمخوازانی حکوومەت و هەم بناژ و خوازانیان ئەزمون کردووە. چەندین ڕاپەڕینی کۆمەڵایەتی گەورەیان بە مەبەستی ڕووخاندنی شۆڕژگەڕانەی حکوومەتی ئیسلامی ناوەتە پشتسەر. دوای نمونەی ڕوبەڕووبوونەوەی خەڵک و حکوومەت لە ئاخێزی شۆڕژگەڕانە و شێلگیر و بەردەوامی ژینادا بوو. ئەم ئاخێزە گۆڕانکاریەکی ئەوتۆی لە کۆمەلگادا پێکێناوە و ئاراستەیەکی نیشانداوە کە گەڕانەوەی بەرەو دووە مەحاڵە. درێژەی شۆڕشی ڕوو لە قۆڵبوونەوەی فەرهەنگی و پەرەسەندنی سکۆلارزمی فێمینیستی دموکراتیک و لە خوارەوە بە جۆرێک کە تەنانە زۆرێک لە باوەڕدارانی ئاینیش لە ڕاستی و دروستیەکەی تێگەیشتون و بە شێوەیەکی لێبڕاوانە دیفاعی لێ دەکەن و ئامادەن لە پێناویدا ڕەنجوازارەکانی زیندان قبوڵ بکەن. گەشە و قۆڵبوونەوەی بزوتنەوەی شۆڕژگەڕانەی ژینە تەنیا بوارەکانی ئازادی و سکۆلارزمی پێشکەوتن خوازانە لەخۆ ناگرێت، بەڵکو پەرەسەندنی بەردەوامی بزوتنەوە داواکاری چیناتیەکانیش خۆڵایی و فراوانبوونی ئەم ئاخێزەی پەرە پێداوە. خەباتی درەوشاوی کرێکاران، مامۆسایان، دادخوازان، پەرستاران، خانەنشینان، جوتیاران و هیتر لە پێناو داواکاریە سنفیەکانیان و لێک هەڵپێکرانی بە داخوازیە گشتیەکانی ژنان، نەتەوەکان، لاوان و ستەمدیتوانی فەرهەنگی و مەسەبیەوە یەکێکە لە دەستکەوتەکانی ئێستای گەشە و پەرەسەندنی ئەم بزوتنەوە شۆڕژگەڕانەیە. ئێستا بزوتنەوەی داواکاری چینایەتی کرێکاران و زەحمەتکێشان بووەتە بەستێنێکی گونجاو بۆ لێک هەڵپێکرانی خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو ناندا. ئێستایی تر خەبات بۆ یەکسانی مافی ژنان لەگەڵ پیاوان لە هەموو بوارەکاندا. مافی هاوڵاتی بوون بۆ سەرجەم نەتەوەکان و خەباتی ئەوان بۆ نەهێشتنی ستەمی نەتەوایەتی و یەکگرتووی خۆبەخشانە لەگەڵ خەبات لە پێناو دەستەبەری کۆمەڵایەتی گشتگیر و دابینکردنی هەلومەرجی ژیانی شایستەی ئینسانی بۆ هەمووان و ڕێخستنەوەی ئابووری لەسەر بنەمای خواست و پێویستی هەموو جەماوەر بە تایبەتی ئەژاران و زەحمەتکێشان بە یەکەوە گرێدراوە. پرۆسەیەکی لەم شێوەیە بەبێ پشبەستن بە ئازادیە سیاسیە بێ شەرت و مەرجەکان و دموکراسیەکی بەردەوام لە خوارەوە هیچ دەرەنجامێکی نابێت. ئاسۆیەکی لەو شێوەیە هەموو هێزە ڕەنگاوڕەنگەکانی بەرەی بورژوازی و سەرجەم بەرگریکارانی نظامی سەرمایەداری بەڕێز کردووە و لە بەرامبەر شۆڕشی بەردەوام و ڕوو لە قوڵتربوونەوەی ژینایدا ڕاگرتووە. ئێمە
وەک داکۆکیکارانی ئازادی، دێموکراسی و سۆسیالیزم لەسەر ئەو بڕواین کە هەوڵی دەسەڵات بۆ ڕێخستنەوەی ئۆرگانە حکوومەتیەکان بە ئامانجی یەخستنی هێزەکانیەتی بە مەبەستی سەرکوتکردنی هەرچی زیاتری بزوتنەوەی جەماوەری. گەمەی گاڵتەجاڕانەی دیاریکردنی پێشخزمەتی داهاتووی وەلایەتی فەقی جگە لە چاواشەکاری و خۆڵکردنە چاوی جەماوەر و یەکدەستکردنی ڕێزەکانی خۆی هیچ مەبەستێکی تری لە پشت نییە. خەڵکی ئێران بیر لە گۆڕانکاریەکی بنەڕەتی دەکەنەوە. لە پێناو ئەم گۆڕانکاریەدا یەخستنی زۆرترین هێز بە گرتنەبەری تاکتیکە کەم هەزینە جەماوەریەکان، سازماندان و خۆڕێخستنی هەرچی زیاتر، لێک نزیک بوونەوە و یەکگرتووی و دیفاعی بەردەوام لە ویستی داخوازی و دروشمی بەشە جۆراجۆرەکانی بزوتنەوە کۆمەڵایەتی و جەماوەریەکان، پاڵپشتی و پاراستنی کادر و ڕێبەرانی سروشتی بزوتنەوەکە و هەروەها خەباتی هاواهەنگ و بۆ ئازادی سەرجەم زیندانیانی سیاسی لە زومرەی گرنگترین ئەرکەکانی ئەم قۆناغن. لە بەرامبەر هەوڵەکانی دەسەڵات بۆ ڕێخستنەوەی خۆی پێویستە بزوتنەوەی جەماوەریش هەوڵی خۆڕێخستن و یەکگرتووکردنی هەرچی زیاتری خەباتی خۆی بدات. بە بایکۆتکردنی چالاکانەی شانۆی هەڵبژاردننی دەسەڵات بە چۆڵکردنی شەقامەکان و بە تایبەتی ناوەندەکانی دەنگدان دەکرێت بە دەسەڵاتی سەرەڕۆ نیشان بدرێت کە خەڵک ڕێگەیەکی جیاوازتری هەڵبژاردووە. ئەمڕۆ ئێران بۆ ڕزگاربوون لە دۆزەخی کۆماری ئیسلامی و بەرنامەکاریە شکست خواردووەکانی لە هەموو بوارەکاندا پێویستی بە گۆڕانکاریەکی بنچینەی بەدەستی بە توانای جەماوەر و بەتایبەت کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشەیە. با بە هەموو هێزمانەوە وەڵامی ئەم پێویستیە بدەینەوە. بەشداریکردن لە هەڵبژاردننی حکوومەتیدا واتە دەنگدان بە ماوەنەوەی ئەم دەسەڵاتە جینایەتکار و سەرکوتگەرە. با گاڵتەجاڕی هەڵبژاردننی مهەندیسیکراوی حکوومەت کەینە خاڵی لاوازی ڕژیم. بڕۆخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێ شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەڕی ئێران، ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران. شەممە 26 جوازەردانی 1403 هەتاوی بەراورد بە 15 ژوانی 2024 زاینی.